بەیاننامەکانی دوێنێ و پێرێ ئاماژەمان بەوە کرد کە لە چەند هەفتەی ڕابردووە فشار هەبووە بۆ دەستپێکردنەوەی دەوام ئەوە ئێمە بۆیە ئەمڕۆ 8:30 نابوو کە لەبەردەم زانکۆ گرت بینەوە بۆ ئەوەی هەم ئێمە و هەم ئێوەش بە چای خۆتان کاریگەری فشارەکان ببینن لەوانەیە تا ڕادەیەک فشارەکان کاریگەری خۆی هەبووە وەکو ئەو جوڵەی کە بۆ داخەڵبوونی ناو زانکۆ ئەیبینن بەڵام ئەماکەوێتە سەرەوەی کە مامۆسایان تا ڕادەیەک پابندن بە ئەو بایکۆتەی کە ئێمە ڕامانگەیان و هەروەهایە خوێندکار کە ماوەی 3-4 مانگە لە ماڵەوەیە بە تایبەتی کە لە ئێستاە بەشێکی زۆری زانکۆ حکومیەکان خوێندکاری دەرەوەی شارن ئایا ئەمە دوای 1-2 هەفتە ئەوانیش ئەکەونە جوڵەیان نا ئەمە لە ماوەکانی داهاتووە بە دەرەکەوێت باش مامۆستا ئێوە ئێستا زۆربەی بۆ بە بەشەوە ینی لە هەندێک کۆلێژ داوام دەکرێت لە هەندێک ناکرێت لەناو کۆلێژەکان هەندێک بەش دەکرێت هەندێک بەشی دیکە ناکرێت بۆچی سەرجەم مامۆستایان یەکدەنگ نابن لەمڕۆ جا ئەمە بەڕاستی کێشەیەکی گەورەیە من ئەگەر باسی کۆلێجەکەی خۆم کەم وەکو تۆ ئاماژەی پێ ئەتوانین بڵێن نیو بە نیوە ینی 3 بەش لەوانەیە بە تەواوەتی لە بایکۆ تابێ 3 بەشی تر دەوام بکە ئێمە هیواخواز بووین کە وەکو پەروەردە یەکدەنگیەکە لەسەر بایکۆتکردن لەسەر ناڕەزایەتیەکان تا حدێکی زۆر وەکو پەروەردە یەکدەنگ بووایە بەڵام ئێمە لێرە دووپاتیەکەینەوە کە بەردەوامی چالاکیەکانمان بە هەماهەنگیە بێ لەگەڵ پەروەردەیە و لە چاوپێکەوتنی دوێنەیە ئەوەمان دووبارە کردەوە بە هەمان شێوە چونکە خەمەکان گشتیە خەمەکان پێکەوەیە و ئەبێ هەوڵی فراوانکردنیشی بین بۆیە هیوادارین ئەوانەی کە ماونەتەوە تەنانەت هەندێک جارکە دەسەڵا شانازی بە قۆناغێکەوەکەن کە وەکو مەفرەزی سەرەتایی ماونەتەوە ئێمە ئەگەر تا ئەو ئاستەشدا بەزێ لەگەڵ پەروەردە بەردەوامە بین و هەنگاوەکانمان بەیەکەوە بڕیاری لێین بەڵێ لە هەندێک بەش هەڕەشەیەوە کراوە ئەگەر مامۆساکە نەچێت وانەکە ئێدرێ بە کەسی تر و دەرماڵەی مەترسی و دەرماڵەی بڕوانامەی لێ ئەبڕن ئەمەش احتیمالە کاریگەری هەبوو بێت ئەم شارانە لە کاتێکدا نییە کە بەشێک لە خوێندکاری قۆناغەکان قۆناغی کۆتاییە ینی ئەو هیچ زەمبێکی نیە لە نێوان خەڵک و لەنیان مامۆسایی ناڕازیە ئێوە بەدەمان تاکی بەردەوام لە کاتێکدا خۆتان هەفتە بە هەفتە ڕێژەکان کەمە بێت ئێمە وەکووتمان لەبەرەوەی باوەڕمان بە قەزیەکە هەیە و باوەڕمان وایە دەوامکردن زیانە گەیەنێ بە کۆی گشتی هەرێمی کوردستان بۆیە تەنها سەیری سێکتەری خوێندنەکە ناکەین ئەوەی کە واقعی هەرێمی کوردستان گەیانۆتە ئەمڕۆ ئەوەیە کە ساڵەکانی تر بە هەمان شێوە ئەو کاتەی کە ئیتر هاتووەتە ئەوەی کە ناڕەزایەتەکان کاریگەری هەبێ بە پاساوی جۆرا و جۆر توانی ویانە فشار بکەن و دەوام دەست پێ بکاتەوە بۆیە گەر پوختی کەمەوە ببورن ئەوەی بارودۆخی هەرێمی کوردستان گەیانۆتە لێوارێکی کە ئەتوانین بڵین کارە سەدبارە ئەوەیە کە ساڵەکانی تر لەو قۆناغانی کە بایکۆتی تر کاتی ئەو بۆ کە کاریگەری هەبێ دەوام دەستی پێ کردوێتەوە بۆیە بڕیارە تەندروستەکە بەردەوامبوونی بایکۆت و ناڕەزایەتیەکانە نەک پێچەوانەکەی بە دڵنیاییەوە خۆتان وەکو ڕاگەیانکار ئاگادارن تا ئێستا ئەوەی کە وەڵامدانەوەی دەسەڵات هەبوو بێ هەر ئەوەی هەیە کە بە ڕاستەوخۆ وەکو وەزیری پەروەردەوتی دەبێت دەوام بکەن یان بە ناڕاستەوخۆ لە ڕێی ڕاگەیاندنەوە یان لە ڕێی ڕێکخراویەکێتی مامۆسایانەوە وەکو دوێنێ ئاماژیان پێ کردووە کە ئەڵێ دەوام لە مەترسیایە ساڵەکە لە مەترسیایە ئەمە هەوڵی ئەوەیە کە دەوام دەست پێ بکاتەوە ینی بەس ئەوە وەڵامی دەسەڵات بووە.